بڕیارە کە سبەی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدا بکاتەوە هەژدەی ئەم مانگە حکوومەتی هەرێم بۆ خستنەڕووی داتا و زانیاری و شەفافیەت لە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان جارێکی دیکە سەردانی بەغدای کردبوو لەگەڵ بەرپرسانی باڵای حکوومەتی عێراق قسەیان کردبوو. ڕێککەوتن لە نێوان هەولێر و بەغدا هەیە بەوەی کە مانگانە موچەی فەرمانبەران و شایستەداراییەکانی هەرێمی کوردستان بنێردرێت هاوکات لە یاسای بودجەی گشتیدا بۆ 3 ساڵی داهاتووی عێراق ئەم یاسایە چەسپێنراوە مافی هەرێمی کوردستانە. من زیاتر قسە دەکەم سەبارەت بە نیەتی بەغدا بەرامبەر بە پرسی بودجە و موچە بەرامبەر بە هەرێمی کوردستان و هاوکات هەنگاوەکانی داهاتوی حکوومەتی هەرێم. میوانەکەم بەڕێز شێروان دووبەردانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغداوە لەگەڵم دەبێت. بەڕێز شێروان ئەم کاتت باش. بڕیارە سبەی جارێکی دیکە شانزی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدا بکات ئەوەی کە هەیە بەغدا پابند نییە بە ناردنی ئەو بڕەپارەی کە بۆ موچە خۆرانی هەرێمی کوردستان تەرخان کراوە. پێتان وایە ئەم دانوستانانە بەکوێ دەگات؟ بەڵێ ئەو کاتە باش. باڵێ بەڕێز شێروان ئەگەر گوێت لە دەنگی من بە ئاماژەم بە سەردانی شانزی حکوومەتی هەرێم کرد کە بڕیارە سبەی بێنە بەغدا لەگەڵ بەرپرسانی باڵای بەغدا تاوەتوێی دوا هەنگاوەکان بۆ ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکەن. پێتان وایە دانوستانەکان چەند جامێکی دەبێت؟ ئایا بەغدا پابند دەبێت بە ناردنی موچەی موچە خۆرانی هەرێمی کوردستان؟ زۆر سوپاس سەراوڕێز بۆ جەنابەت و بۆ بینەرانی خۆشەویست. وا دیارە نیازی حکوومەتی فدرالی بۆ ناردنی 700 ملیارەکەی کە دوای ئەنجومەنی وەزیران عێراق دەنگی لەسەری داوە کە 2 تریلیۆن 100 ملیار لەسەر 3 مانگ بۆ موچە خۆرانی هەرێمی کوردستان بنێریت. ئەوە چەندە ڕۆژە لە بەغداینا کە محاولە دەکەین لەگەڵ حکوومەتی فدرال دوای دابشکردنی موچەی فەرمانبەرانی عێراق وەزارەتی دارایی پامەند نییە بە ئەو ڕێکەوتنی کە کرایە ئەو غەدرێک کە دەکەن لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت لەسەر موچە خۆرانی هەرێمی کوردستان نیازیان نییە لەو ڕۆژانە کە ئەو برەپارەیە کە 700 ملیار لەسەر ئەو مانگە بنێرین بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە دابش بکەن لەبەر هەندێک زەختێکی سیاسی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان دووبارە بکرێتەوە لەسەر لایانی هەندێک لایانی سیاسی کە دەستی هەندێک لایانی سیاسی کوردستانیش تێدا هەیە. ئەو ڕێکەوتنی کرایە ئەو دەنگێک کە درایە لەسەر ئەو 2 تریلیۆن 100 ملیارانە دەبیت مانگانە حکوومەتی فدرالی عێراق بنێریت بۆ وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو داتەکانی ناخۆ کە زیاتر لە 300 ملیارە کە حکوومەتی هەرێم بتوانێت زیاتر لە 940 ملیار دینار عێراقی مانگانە دابەشی موچە خۆرانی هەرێمی کوردستان بکات. سەردانی سبەی شاندی هەرێمی کوردستان بۆ بەغدا بۆ یەکەم جار نییە و یەکەم جارش دیوانی چاودێری بەغدا کە ئیمزا و مۆرکردنی ئەو داتەکانی بە شەفافیەت حکوومەتی هەرێمی کوردستان ئاخر کۆبنەوەی بینی هەردوو وەزیری دارایی بەغدا و هەرێمی کوردستان بە شێوەیەکی ئیجابی پێکەوە کە گفتوگۆ کریا کە گەشتە ئەنجامێکی پێکەوە کە بەردەوام بن لەسەر گفتوگۆ سەردانی هەردووشان چ شاندی بەغدا بیت یا هەرێمی کوردستان بیت بۆ تەواوکردنی هەندێک تێبینی لای دیوانی چاودێری هەیە لەسەر هەندێک بابەتەکانی موچە خۆران یان لەسەر سنوورەکان لەسەر داتەکان ئەوەی ناخۆ هەیە. بەس ئەوە نییە کە حکوومەتی بەغدا ئەو ڕێکەوتنە جایکتر پوچەل بکاتەوە و نیازی نەبیت ئەو موچە خۆرەکان هەرێمی کوردستان مانگانە بەڕێز شێروان نیەتی بەغدا موچەی موچە خۆرانی هەرێمی کوردستان چی ئاماژەت بەوە کرد کە فشارێکی سیاسی لەسەر هەرێمی کوردستان هەیە؟ ئەم فشارە سیاسە بە چ مەبەستێکە؟ طبعا بەتاکید ئەمە بزانین دوو هەڵبژاردنمانەیە. هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگەکانمان هەیە دەروی هەرێمی کوردستان و مانگی شوبات هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانمان هەیە. ئەو زەختە دەکرێت لەسەر حکوومەتی هەرێم یان لەسەر پارتی دموکراتی کوردستان بە تایبەت کە ئەوڕۆکە بەرەی سەرۆک حکوومەت و سەرۆک هەرێم و پارتینە ئەوانەی کە ئەوڕۆکە هاوبەشن لەگەڵ پارتیان لەگەڵ حکوومەت ئەوڕۆکە لە بەغدا کە چەندین محاولە دەکەن ئەو زەختە لەسەر حکوومەت بکرێت لەسەر پارتی بکرێت و کە
مەسجکە بۆ ئەو هاوڵاتەکانی هاوڵاتی هەرێمی کوردستان کە حکومت پامەند نییە حکومەتی هەرێمی کوردستان بۆ هەناردنی یان وەرگرتنی ئەو پارەیە ئەوەش بەداخەوە ئەوڕۆکە قەواری هەرێمی کوردستان یان قوتی خەڵکی کوردستان موچەخۆران هەرێمی کوردستان بتە مزایدێکی سیاسی هەندێک لایانی سیاسی کوردستان کە دەستیان تێدا هەیە معقول نییە ئەوڕۆکە ئەنجومەنی وەزیرانی عێراق بە کۆدەنگ لەسەر هەناردنی ئەو 2 تریلیۆن و 100 ملیارە ئیمزا لەسەر مەحزەر اجتیماع بکەن و قستی یەکەم بنێرن ئەوڕۆکە ئەو قەرزە چه عیلاقەی بە هیچ مەرجەکانی یا تێبینیەکانی دیوانی چاودێریا وزارەتی دارایی هەیە دەبێت مانگانە پێشی 25 لە مانگ وزارەتی دارایی لەسەر هەر سێ بەنگەکانی ڕەشید و ڕافیدی و TBI ئەو 700 ملیارە بنێرێت بۆ حکومەتی هەرێم وتوانی سەرماگان دابش بکات و بەس ئەوڕۆکە بەداخەوە دووبارە حکومەتی بەغدا پابەند نییە و فشار لەسەر حکومەت هەرێمی کوردستان دەکات و زەختی سیاسی دەکات و بۆ ئەوەی بتانن حکومەت هەرێمی کوردستان لە بەرامبەر هاوڵاتی موچەخۆران بکەنە کە ئەو تحمل مەسئولی دەکات بەس ئەوڕۆکە لە بەغدایە وا بەردەوام لەگەڵ بەڕێزانی خۆمان دروستکردنی فشارە لەسەر حکومەتی هەرێم و بە دیاریکراویش پارتی دموکراتی کوردستان بەتاکید بەڵێ باشە بەڕێز شێروان لە چەند ڕۆژی ڕابردوو دوێنێ لێدوانێک بە ناوی جەنابەت بڵاو کراوەتەوە کەواتە بەپێی لێدوانەکەتان هەموو کۆبوونەوەکان هەڵگیراون بە دوای هەڵبژاردن ئایا ئەم بابەتە ڕاستە بۆچی ئەگەر وابێت نەخێرنا ئەمە ئەو بابەتە نەبی ئەمە ئیشارەتمان بەیدا ئەمە وەکو پەرلەمان دوو مانگ لە دوای لە ڕۆژی 9/11 دەچێنە پێشوشی فەرمی حتا 9/1/2024 هەموو لایانی سیاسی بە هەلبژاردننی ئەنجومەنی پارێزگەکان ئەو هەفتەیە آخر هەفتەیە کە لە پەرلەمان با بڵێن دانیشتنی پەرلەمان هەیە ئەو ڕۆکەش نیە دوێنێ بۆ احتیمالە بەیانی هەیە نییە دوای ئەوە گفتوگۆ ئیشارەتمە پێدا گفتوگۆ بەردەوام دەبیت نە هەر لەسەر بابەتی موچێ یان بودجەیە کێشەی لیوای بیسمان هەیە کێشەی پرۆژه یاسای نەوتۆغازمان هەیە مادەی 140مان هەیە ڕێکەوتنی شنگالمان هەیە هەردووشاندی هەرێمی کوردستان و بەغدا بەردەوام دەبێت لە گفتوگۆ بەس ئەمە وەکو پەرلەمان ئەو دوو مانگە دەچنە پێشوشی فەرمی دانیشتن نییە و دەبنێتەوە هەردووشاندی هەرێمی کوردستان بەردەوام دەبێت سەر گفتوگۆ بۆ هەموو بابەتەکانی کە کێشەیە لەگەڵ بەغدا باشە کەواتە ئایا هاوڵاتیان دڵنیا بن و فەرمانبەران کە لەم 1-2 ڕۆژەدا 700 ملیار دینارەکە دەگاتە هەرێمی کوردستان والله ئەوە دەمنێتەوە سەر یعنی گفتوگۆ یان تەدەخلی تایبەت لە سن سەرۆک حکومەتی هەرێمی کوردستان یان سەردان یعنی وا دیارە حکومەت نیازی نییە لەو دو ڕۆژە ئەو بڕەپارێ بنێت ئەوڕۆکو کە لە پەرلەمانی کە چەندین بەرادەرانمان دیتیە ئەوڕۆکە ئەو فشارە یان ئەو زەختێ لەسەر حکومەت دەکرێت نەکو دەبیت ڕاستەخۆ بەبێ کۆبنەوە بکرێت یان سەردانی شاندی هەرێم بۆ بەغدا بکرێت دەبیت هەر سێ باقەکان ئەو 700 ملیارە کە دەنگ لەسەر درای لە ئەنجومەنی وەزیرانی عێراق کە یەک لەوا وەزیرەکانی وەزیری دارایە ئەوڕەکەکە مانع ئەو بڕەپارێ بێتە هەرێمی کوردستان هەر سێ باقەکانش وەکو ئەنجومەنی کارگێری دەنگیان لەسەر و داوە کە ئەو قەرزانە بە زمانی وەزارەتی دارێ و بەشی هەرێمی کوردستان لە بودجە هاتیە دوای کە ببڕنەوە بەس بەداخەوە جاری دیکە حکومەتی بەغدا ئەو مافەکانی شایستەی دارایی هەرێمی کوردستان یا موچەخۆرانی هەرێمی کوردستان کردگا بابەتی سیاسی دژی هەرێمی کوردستان و پارتی باشە گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان دوێنێ ڕای گەیان دوایەوە کە سەردانی بەغدا دەکەن ئەیانەوێت کە بڕیاری کۆتایی وەڕیشەیی سەبارەت بە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدەن پێتان وایە حکوومەتی هەرێم لە گەری پابەندنەبوونی بەغدا دەتوانێت چەنگاوێک بگرێتە بەر بۆ ناردنی موچەی فەرمانبەران یا بۆ دەستەبەرکردنی شایستە داراییەکانی هەرێم دەبێت هەلوێستی کوردستانی هەبیت یعنی جەنابی سەرۆک مەسعود بارزانی مەرجعی کورد دوای سەردانی شاندی هەرێمی کوردستان و ئەو بابەتە دووبار نەکرێتەوە موچەخۆرانی هەرێمی کوردستان ببتە بابەتێکی سیاسی یان زەختێکی سیاسی یان گەمەکردن بە قوتی هەرێمی کوردستان یان هاوڵاتی کە هەرێمی کوردستان دەبێت ئەو کۆتایی بەو بابەتە بێت و دەبێت هەلوێستێکی پێکەوە هەبیت و دەگەل بەغدا هەلوێستی کوردستانی هەبێت کە بتوانین ئەمە ئەو بابەتێکە دەکرێت مانگانە دەگەل حکوومەتی بەغدا
پامبەند نەبیت بەو ڕێکەوتنی کرا یان بەو یاسایی کە دەگمان لەسەریدایە یان ئەو مادەکانی کە لە دستور هاتیە قەواری هەرێمی کوردستان هاتیە دەبیت کۆتایی بۆ بابەتە بێت و موچەخۆران هەرێمی کوردستان و وەکو موچەخۆرانی عێراق مانگانە ڕاستەخۆ موچیان بێتە بەڵکانی هەرێمی کوردستان و ئەوە دەبیت هەلوێستیکە بێت و جنابی سەرۆک بارزانە بێتە سەرخەت و کۆتایی بۆ بابەتە بێت. بەڵێ ئەوەی کە حکوومەتی عێراق تا ئێستا نردوێتی بە شێوەی قەرز پارەی بۆ هەرێمی کوردستان نردووە و لە ڕێگەی بانکەکان و دابەشی کردووە بەڵام تاوەی کە بودجێ گشتی عێراق دەچێتە بواری جێبەجێکردن و پشکی هەرێمی کوردستانیش دەنێردێت بەڵام بۆ پارێزگاکانی دیکە عێراق بەم شێوازە نییە. بۆچی هاوشێوەی فەرمانبەرانی عێراق مامەڵە لەگەڵ فەرمانبەرانی هەرێمی کوردستان ناکرێت؟ ئایا هیچ شتێک ماوە کە لەلایەن هەرێمی کوردستانەوە شەفافانە باس نەکرابێت؟ بیانووی بەغدا لەم بارەوە چییە؟ نەخێر یعنی ئەوەی حجەتەکەی کە لەکن وەزارەتی دارایی عێراق هەیە کە مادەی 11 بەرگەی یەکەم و بەرگەی دوم هاتیە کە لەسەر نەفەقاتی فعلی دوای لادانی حاکیمە سیادیە کە زێتر لە 6 مانگی یەکەم 47 تریلیۆن بی ئەو 6 مانگی هاتووە 2 مانگ ماوە بۆ کۆتایی ئیمسالە بێت و هەبزانم ناکاتە 40 تریلیۆن یعنی کەمتر یعنی بەشی هەرێمی کوردستان لە 16 تریلیۆن و 405 ملیار ناگاتە 5 تریلیۆن لەو 5 تریلیۆنە یعنی موچەی فەرمانبەران بەتنی زیاتر لە 9 تریلیۆنە ماوەی 12 مانگ ئەو بودجێ 2023 لێک 2023 حتا 31/12 2023 معنای وایە زیاتر لە 11 تریلیۆن حکومەتی هەرێمی کوردستان لەسەر حکومەتی بەغدایە بەس بەداخەوە ئەوڕۆکە ئەمەیان لەسەر ئەو مادە 11 بەرگە یەکەم و دووەن کە بەداخەوە ئەندامانی پەرلەمانی خۆمان کە چۆن توانیان یان چۆن دەربازبی ئەو دەنگدانە لەسەر ئەو نەفەقاتی فعلی کە هەرێمی کوردستان یان موچەخۆرانی هەرێمی کوردستان بێتە زمینی نەفەقاتی فعلی دەبایە موچەخۆرانی هەرێمی کوردستان وەکو هاوبەشی فەرمانبەرانی عێراق علاقەی بە موچەخۆران بە نەفەقاتی فعلی نەبیت و پێکەوە سەرمانگان ڕاستەخۆ موچەخۆرانی شوەل بگرن وەکو بەغدا دەبیت ئەو هەلوێستە هەبیت و دەبیت کۆتایی بۆ بابەتە بێت و ئەو موچەخۆرانی هەرێمی کوردستان وەکو پارێزەکان دیکە پێکەوە سەرمانگان ڕاستەخۆ موچەخۆریان بێت ئەوە دیکەش کێشەمانی ئەگا هەرێمی کوردستان یا بابەتی پەڕەپێدانە یان بەرهینانە یان هەر بابەتی دیکە بیت و دارایی بیت و وەکو پارێزەکان دیکە زمینی نەفەقاتی فعلی بیت. زۆر باش. بەڕێز شێروان دووبەردانی ئەنجامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغداوە لەگەڵمان بووی زۆر سپاس.